سڵاو لە زۆربەی دینەکاندا کاتێک ئادەم لە بەری درەختەکە ئەخوا خوای گۆرە لە بەهەشت دەریەکا بەرەو زەوی بە خۆی و خێزانیەوە. ئایا مرۆڤی ئەم سەردەما تاکو ئێستاش باجی ئەو تاوانەی ئادەم دەدا؟ بینەرمان. مرۆڤ هەم زانین خوازە و هەم لاواز، هەم بە دوای هەوا و ئارەزوەکانیدا دەڕوات و هەم ترسی لە دەرەنجامی کارەکانی خۆی هەیە. بە پێی تێگەیشتنی ئاینی کاتێک ئادەم لە بەری باغی بەهەشتی خوارد و تووشی وەسوەسە هات، لەو دەمەوە لە بەهەشت دەردەکرێت و تووشی گوناهێک دەبێت کە وەچە لە دوای وەچە بۆ مرۆڤایەتی وازراوەتەوە. ئەم تێگەیشتنە بۆ یەکەم مرۆڤ بە جیاوازی جێڕانەوە لە زۆربەی ئاینەکاندا ڕەنگی داوەتەوە. لە ئاینی مەسیحیدا گوناهباری مرۆڤ بۆتە هۆی ئەوەی کە ڕوانگەیەکی نەرێنی هەم بۆ ئادەمی زاد و هەم بۆ ژیان بێتە ئاراوە و بەشێکی گەورەی فکری مەسیحی لەسەرەوە دامەزرا بوو کە دەشێت مرۆڤ لە ڕێگەی مەراسیم و سروتەوە باری گرانی گوناهی سەرشانی سووک بێت، بەڵام ناتوانێت بە یەکجاری ڕزگاری بێت. لە ئاینی ئیسلامدا مرۆڤ تووشی وەسوەسە دەبێت و ناتوانێت خۆی لە بەردەم حەز و ئارزوەکانی بگرێت و لە تاقیکردنەوەی خوددا دەرناچێت. هەر بۆیە وەک سزا لە بەهەشت دەردەکرێت، تووشی ڕەنج و ئازار و کێشە بێکۆتاییەکانی ژیانی سەرزەوی دەکرێت. هەر لەو دەمەوە خاڵی لاوازی مرۆڤ ئەوەیە ناتوانێت بەسەر هەموو ئارزوەکانی خۆیدا زاڵ بێت و بەردەوام لەلایەن شەیتانەوە هەڵدەخەڵەتێنرێت. جگە لە ئاینە ئیبراهیمیەکان، ئاینەکانی تریش بە جۆرێک لە جۆرەکان بیرۆکەی گوناهی یەکەمیان خستۆتە ڕوو. لە ئاینی ئێزیدیدا چاکە و خراپە لە دوو سەرچاوی جیاواز سەرهەڵنادەن و بریتینین لە شەڕی نەپساوی نێوان دوو هێز، بەڵکو هەردووکیان لە خودداوە هەڵدەقوڵن. دەپرسین ئایا لە ئاینی مەسیحیدا چۆن ڕاوەی گوناهی یەکەم کراوە؟ کاتێک قدیس ئۆگستینیۆس باسی ئەوە دەکات مرۆڤ مەحکومە باجی گوناهی یەکەم بدات و هیچ ڕێگەیەکی دەرچوونی نییە، ئاینی مەسیحیەت چۆن سەرەدەر لەگەڵ مرۆڤ و گوناه دەکات؟ ئایا خێر و شەڕ چاوگەکەی پەیوەستە بە کار و کردەوەی مرۆڤ یان ویستی ئیلاهی؟ مەسیحیەت چۆن سەیری ئەندامی ئاینەکانی تر دەکات؟ لە هەموو دینەکانە مەسەلەی خەڵقی یەکەم خەڵقی ئادەم، دوای ئەوە تقریباً لە ئەفسانەی پێش دینەکانیشە سەردەمی یۆنان و ئیغریق و ئەمە هەیە کە کاتێک یەکەم ئینسان دروستەکرێت تووشی خەڵقی ئاوێ. بەڵام ئەمە لە دینە ئاسمانیە ئیبراهیمیەکانە زۆر زەق بۆتەوە بە شێوەیە کە بۆتە بەڵگەنەویست کە ئینسان تاوانبارە لەبەر ئەوەی کە ئادەم باوکی ئینسانیەت لە شەجەرەی مەعریفە یا لە داری سێ و ئیختیلاف خواردوێتی و خوال لە بەهەشت خستونێتە سەر ئەرز، لەوێشەوە ئینسان تاوانبارە. پێت وایە بەم شێوەیە مەسیحیەت بەم شێوەیە سەیریەکە دەقا و دەق لەم مەسەلەیە؟ لە ڕوانگەی ئاینی مەسیحیەوە کە ڕاستە ئادەم وەسەیەی خوای شکاند بەپێی ئەو وەسایە کە خوای ویستی فەرزی بکات لەسەر ئەدەم و حەوا، ئیلتزامیان پێی نەیانتوانی ئیلتزام بکەن. ئەمە یەکەمین نقطەی ضعفی ئینسانە کە ئینسان ضعیفە. ئەمە یەکەم شتە و ئینسان بەتاکید معرضە لە بۆ گوناح باعتبار. وحتى مناڵیش ئێمە زۆر دەڵێن نازانم ئەڵێن کە مناڵ لەدایکە بێ بە گوناح لەدایک بێ، نەخێر مناڵ بە گوناح لەدایک نابێ، وەکە بەڕێگای تەزاوجی شەرعی و وەکو حەلالی یەکتری کە مناڵیان ئەبێ، ئەم مناڵش کە لەدایکە بێ خۆی چ گوناحی نییە بۆی بڵێن ئەم مناڵە لە گوناحیە بۆ نمونە یان بە گوناح لەدایک بۆ، نەخێر. بەڵام ئەو مناڵە کە لەدایکە بێ لە ناو دنیایەک لە ناو جیهانێک لە ناو عالەمێک خەڵک لە ناو وەضعێکی گوناحبار لەدایک دەبێت. باشە من بەسە بم بوورە بەس قدیس ئۆگستین وا بزانم ئەگەر هەڵام نەکرد بێ ئەڵێ هەموو مرۆڤێک ئەو تاوانەی یەکەم هەڵ ئەگرێت کە ئادەم کردوێتی، دوایە کاتێک کە مەسیحیە ئەوێ ببێتە قوربانی هەڵگری ئەو تاوانانە لە ئینسان کەم کات هەڵگرێت هەمووی بخاتە سەر شانی خۆی، شتێک ئەوە لەو بارەوە پێت وایە؟ لەبەرەوە ئێمە ئەڵێن هەر ئینسانێک کە معرضە لە بۆ گوناح، وەکو ئێستا باسم کرد کە مناڵێک وەکو بۆچی باسی مناڵم کرد کە لە بێدایەتی ژیانی ئینسانێکە لەدایک دەبێت لەم دنیاە، ینی لەو دنیای کە خۆی دنیایەکە پڕی گوناحە، ینی جۆوەکە با بڕێن ملەوەثە بەو شێوەیە. بەڵام بەس ئەم جەوە ملەوەثە خۆی کردووە وەکو مەسیحیت کە مەسیح هاتەوە ئەم دنیاە لە بۆ خاتری ئەوەی هات کە ئەو گوناحە لەسەر ئینسان لابەرێت. پێی دەڵێن التەوبە والغفران،
وبزعم أول عينة كان تريش هي يعني إنسان توبة بكاو يعني ما بس أو مسيح تاواني هم بشريتي يلقرتو يا مسيح كان يلقرتو بمشي ويا مسيح تاواني هم بشريتي هلقرتوها بلام أوي إيماني بيده قناعتي بيناي يعني إيماني بيناي نايني بوشي ويا أما جياية لقارتها صار آسكي أو صار أستوي أو شخصة أو إنسانة بلام وكو عام مسيحية كاوي مخلص للعالم يعني همو خالق همو إنسانك يعني تحديد بيبو بينر يعني بكي أم نظرة هل كسي إيمان بمسيح بينه بالتأكيد إذا لتاوانا كان يخوش لتاوانا كان بالي أو تاوانا كم آدم كردوت يا هم تاوانا كان إنسان خوي همو تاوانا إنسان معرضة يعني من نمونة شيء زور بسيط بودينم من وكو إنسانك كان خوش دبم توشي نخوشيكي طبيعي يعني هر نخوشيك به أتينا لاي دكتورك كعلاج ما بود نوسيو وكو بلين درمانك ولا إن تاك دبين أو نخوشيا رنجة دواي فترة توشي نخوشيك كتير كدبين عيني خو بلين أمن والله تاك ممتازة بيوستين بدكتورنا ما نخير إما هم كاتك بيوستين من بتوبة هيا هم كاتكيش غفران وردقرين باش ما مصابن بودا يا ما اشتك من هي الإسلامي شاء هي كاتك آدم لو برا أخوان أما بري معرفية خوا نيوستو كإنسان أو معرفية بزانه أو غيبة بزانه بويا لي حرام كردو كاتي تيش خوار ديوتي كومالك نهاني خداوند ديزاني وبويا در كراو لباش لما خوي موضوعي آدم وحواء بابلين أو جناحي آدم أو موضوعي خير وشر دوش هي اشتي خير اشتي شر بدا يعني خواها مش ما بيشانا ذاتن حتى أول وصايا 10 لبو ده وصايا كان كخوين وسيبا لبو موسى أوانا تحديدي خير وشر ده كان ده وصايا أو ده وصايا بينجيان بيوندي إنسان لقى إنسان ربطا بيكوا أواني تر بينجي تريان علاقي إنسان لقى الخوا أو بينج وصايا كإما يعني بو نمونا أقر تطبيقي بكين بينج وصايا أولي لو وصايانا لقى يكتري بينج وصايا كي تر اوتوماتيكيا اما لقى الخوا اما تشمان نيا چونکە مثلا غفران بۆ نمونە ئەگەر من گوناحێکم بەرامبەر جەنابەت هەبێ تۆ ئەگەر لێم ببووری خواش لە بۆ ئەمە لە بۆمان لێمان دەبووری بۆ نمونە ئەمە پێت وانێ گوناح ئەوەنە تەرکیزکردن لەسەر مەسەلەی ئینسان تاوانبار هەرچیەکە تاوانبار ئەبێت لەمە تاوانبار ئەبێت لەوە تاوانبار ئەبێت پێت وانێ ئەمە ئینسان گۆت ئەکا بە شێوەیە کە نەتوانێت لەژێر مەسئولیەتی ئەم گوناحایە دەرچێ هەمیشە کەسێکی سەلبی بێ بترسێ لەوەی کە خوا عقوبەی ئەیە لەبەر ئەوەی ئەم تاوانبارە هەربەت تاوانی چییە کە بە تاوانباری دروست کرا خوا خۆی وا درستی کردویانی یعنی خوا ئەو ئینسانی خۆ خەڵق نەکردووە بۆ ئەوەی هەر لە بۆ جەهەنەم خەڵک کرد بۆ نمونە یعنی وەکو باوک ئێمە کە مناڵمان ئەبێ مناڵمان ئەبێ ئەگەر غەڵەتیشی هەبێ ئێمە دائیمەن باوک لێبوردەی هەیەی بۆ مناڵەکانی باش تێدەگەیت بەڵێ چەند ئەوەندە خوای گەورە کە ئێمەی خەڵق کرد يعني بو أمي خلق كذا لبو باش لبو كيف بما به أمي خوش وستوا أو إنساني خوش وستوا أو دنيا خلق كذا دواي إنساني خلق كذا وكيل تو بيتواني مسألة خطيئة دواي أوش بهشت جهنم لا أشكرا بهشت جهنم لمسيح إما ناتوانين حكم بكين دواي مردن أما محالة إما يبي بها أجر بمن حسب وبكين كلا بمن لبهاش مين بوتي لا حسب وأنا كين كيما لبهاشتين بو استوى وأنا كيما لبهاش دجين لاستوى دس بكين خوي مسيح ضلي قال ضلي حان الآن ملكوت السماء حان الآن ملكوت الله حان الآن يعني أول لحظة لاستوى أبي إما هو حسب كين كلا إنسان لا فكري لا بلين لديني مسيحية شون تعاملك لقى قيامته هم حركتك إيكا ناترسلوا كلا قيامته خاص زيبا يعني جهنم وبهش بها منشي ونيك بلين الإسلام شاهد بما أنه إيماننا بمسيح وكو مسيحيات أما هتمان النعمة والخلاص بيسوع المسيح نعمة وخلاص خلاص يعني آزاد بون لجناح بواسطة يسوع المسيح يو بيتانوا غير مسيحي بشيء بهش تو إنساني وإنسانية تدايا أي تنت أو أندي خوا أو خوايك أو هم دنيا خلق كردوا أو هم إنساني خلق كردوا ده بإنسانيتي خوا مقابل أو إنسان خلق كله أبي شنبه مقارنة. يعني بيتوايا هموي كسيك أشيت باش بقدر أعمال. إما بويا ألين هل إنسانك بقدر أعمالي. أعمال باش بي كوالي راضية. أعمال خراب بي إنسانية ما بي دزرجينا كم
جنێو بە خەڵک نەدەم دزی نەکەم زەلام نەکوژم کوشتن محالە بە هیچ شوێنێک بە هیچ مناسبەیەک کوشتن قبول نییە لە ئاینی مەسیحیەت یەک لە وەسایەی خوایە چونکە من ناتوانم بڕیار لەسەر تۆ بدەم کۆتایی بە ژیانت بێنم کە خوا وەکو من تۆی خەڵق کردووە ئەمە لەلایەک ناشتوانم ئیدانەت بکەم بەڵێم تۆ گوناحباری کەچی من هەتا گوێم گوناحم هەیە من هەست بە گوناحی خۆم ناکەم بەس گوناحی مقابلم دێتە پێشاوە. ئەگەر مرۆڤ قوربانی یەکەمین گوناه بێت و جۆرێک لە یاخیبوون لە ناخیدا بێت کە هەم سەرچاوەی گەڕان بێت بە دوای زانین و هەم نیشانەی لاوازی بێت لە بەردەم حەز و ویستەکانی چی وا دەکات بەرەو چاکە و خێر بگەڕێتەوە؟ ئایا دەرکردنی ئادەم و حەوا لە بەهەشت گوناهێکە بە هیچ جۆرێک پاک نابێتەوە؟ ئەی کار و کردەوەی مرۆڤ و هاوسەنگی نێوان دنیا و قیامەت لە ئاینی ئیسلامدا چۆن ڕێک دەخرێت؟ باسی خەتیئەکەم ئەو تاوانێک کە ئەو گوناهی کە یەکەم جار ئادەمێکە تقریبا لە هەموو ئاینەکانە بە شێوەیەک لە شێوەکان هەیە تەنانەت ئاینەکانی پێش ئیبراهیمیش ئاینە بڵێن فرەخواییەکان هۆی چییە بەم شێوەیە لە ئیسلامیشە بە هەمان شێوە هاتووە ئایا وەک حەقیقەتێک هاتووە یا ڕەمزێکە بۆ معنای تاوانباری ئینسان مەسئلە ئەوەی کە حەزرەتی ئادەم عەلەیهی السەڵات وەسەلام لە دارەکەی خوارد زانایانی مفسرین کە دەربارەی خوای گەورە فەرمی ئینی جاعل فی الأرض خەلیفە حەزرەتی ئادەم عەلەیهی السەڵات وەسەلام ئەبولبەشەر کە خوای گەورە خەڵقی کردیە ڕاستە لۆ بەهەشت دروستی کردیە کە زانایان ئەفەرمون بەڵام خوای گەورە فەرمی ئینی جاعل فی الأرض خەلیفە یعنی یەکەم جار خوای گەورە فەرمی فی الأرض نەیفەرمی فی الجەنە وانە کە فەرمی فی الأرض واتە ئێمە ژیانمان لەسەر زەویە بەڵام گەڕانەوەمان بۆ بەهەشت دەبی بەکردەوەی خۆمان بچووکە حەزرەتی ئادەم و حەزرەتی حەوا سەلامی خۆیان لەسەربی کە چوونە بەهەشت جاری یەکەم وەکو مەکرومەیەک خوای گەورە ئەوانی لەوێ خەڵق کرد. مامۆستا ئەمە بابەتێکی تەفسیلە لەوە کاتی زۆر بێت من ئەمەیە لەسەر ئەم بابەتە قسە بکەین ئەو بۆچی ئەو گوناهە دوایی بە نەوەکانی ئادەما دێتە خوارەوە تاکو ئێستاش باسەکرێت کە ئەنەما ئینسان باجی ئەو تاوانە ئەیە ئەو گوناهە تاوان و گوناهێک معناگەێنێ ئینسان باجی تاوان نادات مەسەڵەن ئەوترێ ئەگەر ئادەم لە ئەو داری نەخواردە هەر لە بەهەشتا ئەمایەوە خێر مەسئلەی دارخواردنەکە خوای گەورە تاقیکردنەوەیە دەیکا حتا دەرێ لە ئیسرائیلیات ڕووداوێک هەیە دەجێڕدرێتەوە دەرێ محاجات لە بێنێوان حەزرەتی موسا و حەزرەتی ئادەم بوو فەرمووی لەو دارت خوارد فەرمووی ئايات رخنا من دقري لشتيك كتل صال بر لبونم خواي قبل لسر من نسيتي بنبورة ما مس أو رواية بخارية على كل قصدم يعني مسألة حزلتي آدم عليه الصلاة والسلام كأو داري خوار تاخي كرنوي خواي قبل باشا خواي قبل ويستي لو داري بي بخوا حتى اللي بهش بيسيت داري نك يكسر اللي بهش داري بك أنجا اللي أول مسألة إرادة وحرية إنساني أكيد تجر برسيارو بس بس لو نكين ما مسامن دي ختمة وهذا القرآن مثلا إن عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين منها وأشفقنا منها وحملها الإنسان إنه كان ظلوما جهولا بوش إنسان ظالم وجاهلا كوت إنسان توان بار الأساسي نخير بالتأكيد نخير بلام كدفرمي إنسان ظلم وجهولا ظلم وجهول لرب معنا أو استمنية أو ظلم خواهي قول بزورنا القرآن ده ناوي بدي يكلوان كفري بظلم لا شرك يكلوان شرك بظلم ناوي بدي استمي دياري كراوي خوش من كلنا خلق ده بكسك ده قلت يا ظالم أو أشهر ظلمة إنسان ظالم وجاهلة لبر أوي نيد زاني يعني بيري لعاقبتي أمانتك أنا كرد أصلي خرابات شيء يعني ما بس الخرابات شيء خرابة أويك مثلا من مسلمانم يتر من باشم أو يتر من مسيحية أو خرابة يتر مثلا نخير بلين جولك يا بتبرست خرابة يا تشاكا وخرابة لا عمل إنسان لا أعمال ده القرآن زورش الحلال كده ولا حديث زورش الحلال كده بلان زور بيزانا يعني سر الأصل في الأشياء الإباحة القرآن تشتكي حرام كرت أو حرامة يعني قصد ما اللي ده إنسان لأصل ده توان بارني غيري مسلمان غيري أتباعي أمتي محمد صلى الله عليه وسلم باشا يا خرابة أجت باش هر كسيك باوري بخوا وبروجي دعائي هبو بلام دمينة وسر أوي مسألة نسخ الديون أديان أو ما بس كم لما مثلا كابراهيم إيماني بمحمد نيو دين أصلي كان حضرتي موسى وحضرتي عيسى وأمة كانيا طبعا لسر حخن ديني راستقيننا كل مسيحية يستعلم مثلا يزيدية يستعلم دمينته أما لونته عن الحكم الأسريان بدي طبعا ديني إسلام هم دينه كان نسخ كرت وايا ببي اعتقادي مسلمان واعي بله ببي اعتقادي مسلمان ديني اسلام كهات دين كان ترهم ينسخ بوا بلام دين وكو
نسخ بەڵام ئێمە وەکو ئوسوول درێژە پێدەری ئەو دینانەینە باشە وەکو ئوسوول یعنی ئێمە ناڵێن یەکسەر دینی مەسیحی و یەهودی قەطع بوو ئیسلام هات نەخێر ئێمە گوتمان الأنبياء وإخوة ودينهم واحد ئێمە سلسلەینە تەسەلسولین بس ما مثلا مثلا أو حديثيك مشهورة بس نازم للرواية البخارية ستفترق تنانت أمتي إلى 73 أو أنت كلهم في النار إلا واحدة يعني الإسلام يا أهل السنة أو أنا تذكرت أنك مسيحي وجولك مسلمان كش ناتشي تباهش أقل ليش يقولوا فرقانا نبي أو فرقانا لبدا استأمش لنا أمتي حديثك مشهورة بس بلى استأمش لنا خوما تفرقة ما لنا ودرز بوا بشك شركيات دكا خوش بمسلمان دادني بشك خلشي بكافر دادني خوش بمسلمان دادني يعني لسه قواعد إسلام نروى شيء أصله لهميا لإما فرمي ما كان ما أنا عليه وأصحابي يهودي كان أنا ما مثلا لما يوم زرت كراوت نج مسلمان نج مسيحي وجولك ويزيدي وغيري مسلمان تنا مسلمان إيش زوري ناتباش مسلمان إيش زوري ناتباش ما أنا عليه أي مسيحي كش ناتباش لبر أويك إيماني بمحمد نيا أما قوتمان دبي أوان أكو أما باورمان ببيغمبري أوان هي دبي أواني باورين ببيغمبري أما بيوكو ديني أسماني أخينا مثلا أول محمد بيغمبري خواه بس من شو المسيح كو أجر باوري هبي كمحمد بيغمبري خواه حسابك زيوازة شن مسيحك هم لشريعتك برام شريعتك نسخ حل دينك وقدين لسه كابراي قشا مسيحية يعني أجر باوري ببيغمبري أما هبي وكو رسول الله باوري بقرآن هبي وكو كتاب الله حسابي وزيوازة وكو حسابي مش شو لناكري بلام أجر شركياتي هبي مسلمان شركيات بكام مشركة إما مسلمان من هي كاري شركياتك هي بيوا غير إخوة لتصرفي كوني ما بيتواني كس من مقابلة كان كسم كردبيه لا مسيحي وغير مسيحي على أوي مشرك بناتشو تباش أي شخوي بمشرك نازنه تنانك لدين يزيدي شخوي بمشرك نازنه على جورترين تاون بريتي للشرك راس أواني شو درين على كل أما هركسو بجوري اعتقادي خويتي أما وكو مسلمان بما أنواع الشرك أو أتو غير خدا لقر خواب كي شريك لو أنا بيوري داناني مسألة شرك لا أوان اشتر به طبيعي لكن يزيد يكان أوان درين تنها ملكي طاوس لا امتحان درتوا أوان درين خواي جورا ملكي كان متعقيق كردوا سازدلو آدم بن تنها أوجد سازدلو تو نبي لو غيري تو نابر دري أوان درين ملكي طاوس يقبلوا ملائكة تاني تصرفي بدزبوا أمش درين تصرفي بدزبوا بلان أوان درين تنها أول امتحانه كي درسوا بري قلت غيري خواي جورا سازدلو هيك كسك نابر فكرة كي بزانة سنزوانا وكو فكرة كي زوانا بلان أما درين خوا فرماني كر أو طبعا دور تفصيلي ده أو زياوازة اشتيش الرمزين أو شتان يعني حقيقتي شيء ما أنا اعتقاد أما وكو خومان وكو مسلمان بيمان وايا هر كسك باوري بخواو بروج دوايو بهمو بيغمبران همو كتاب آسمانيا كان فريشتا كان قضاء وقدري خواي قولي هبي أو إيمان داره باور داره بلام آية مسلمانة باور دارش لقى مسلمان فرقي وانيا مسلمانش أو كسيدي بأعمال كان زي بدل ئاینی یەزیدی وەک یەکێک لە کۆنترین ئاینەکانی ناوچەکە چۆن وێنای بەهەشت و گوناه دەکات ئایا جیاوازی هەیە لە نێوان هەڵە و تاوان لەلایەک و گوناه لەلایەکترەوە ئەم ئاینە لە ڕۆژی حیسابدا جەخل لەسەر ئێزیدی بوون دەکاتەوە یان مرۆڤ بوون و ئایا غێری ئێزیدی ڕێگەی چوون بەرەو بەهەشتیان هەیە لا دين كان مسألة خلق إنسان خلق خلقة لدين آسماني كان جواز لغل دين كان يترى بتاوتي يزيديت برزت لو بارو أبزام اشتكت هي بحثك لو بارو خلقت لا يزيدي شونا دين يزيدي خلقت ياخد اما بدلين كنيات درزبوني كنيات عيني ازدي بيش اوي بمصر ام باس عيني ازدي بقشتي لا كومل قناختي بريوا قناغ كما كان لا ناو عين سروشتيا كان ما توانين بلين يعني باشماوي عيني ميترائيه كلو دفره هموي او كاتا عيني كي سردز بوا لا عين شمسيه كان بوا لا عين بابلين خور پرستكاني او سردم بوا بگومان او قريتو پیش زیاتر ل 4500 سال عشتر بله
ئاینی ئێزدی چونکە لە کۆمەڵێ با بڵین ئەو قۆناغانە تێپەڕیوە بە ئەتوانین بڵێن قۆناغی یەکەم لە میترائیزم بووە تا دێتە سەردەمی ئاینە براهیمیەکان. دوای ئاینە براهیمیەکانیش تا ئێستاش ئێزدیاتی هەرماوە وەکو ئاین. بۆیە لێرە ئێمە کاتێ باسی هەندێ دیاردە دەکەین باسی هەندێک شت دەکەین لە ناو ئاینی ئێزدیدا و دەین بەراوردی دەکەین لەگەڵ ئاینەکانی ترە بۆمان دەرەکەوێت کە ئاینی ئێزدی تێکەڵ بووە یعنی لە ئاینە سروشتیەکان و ئاینە براهیمیەکانیش ینی ئەو شتێک کە لە ناو ئاینە براهیمیەکانە هەیە لە ناو ئاینی ئێزدی ئەبینی بم بڕە مامۆستا خەڵقی ئادەم لە دینە ئیبراهیمیەکانە خوا بەدەستی خۆی ئادەمی دروست کردو و حەواش لە ئادەمەوە دروست بوو لە ئێزیدیا چۆن لە ئاینی ئێزیدا ئادەم و حەوا بە ئەمری خوا بە فەرمانی خوا لەلایەن فریشتەکانەوە دروستکراوە لەلایەن حەوت فریشتەی ئیخواوە دروستکراوە یعنی خوا بەدەستی خۆی دروستی نەکردو فریشتە دروستیان نەخێر ئەوە لە ئاینی ئێزیدا ینی بەدەستیان لە ڕێگای فریشتەکانەوە زۆر باشە مەسەلەیەکی گرنگ مەسەلەی خەتیئەیە لە دینە ئیبراهیمیەکانە کە گوایە ئادەم لە دارێکی خواردو ئیتر لە ئیسلام هەر پێوترێ دار لەمە یەهودا پێوترێ شەجەرەی معریفە بەم شێوەیە لە یەزیدیە ئەمە چۆنە تقریبا هەر شتێکی وایە نزیکە وەکو پێش ئێستاوتم ئاینی ئێزدی چونکە ئاینێکی کۆنا پێش ئاینە براهیمەکان و دوای ئەوانەش هەر بەردەوامی هەبووە ئیتر بیر و بۆچوونەکانیان بە درێژی وەختەکە و زمانەکە تێکەڵ بووە کەوتۆتە ناو کەلتور و ناو فکر و فەلسفەی ئاینەکەش بۆیە بابەتی ئادەم دیسان ئەویش کەوتوتە ناو ئاینی ئێزدیە بۆ نمونە لەوانەیە لەگەڵ لە ناو هەندی ئاینی ترە باسی سێو بکرێت کە بوویتە هۆی ئەوەی کە ئادەم ئیتر لە بەهەشتا نەماوە لە ئاینی ئێزدیدا گەنمە بە خواردنی گەنمەکە ئادەم تاوانبار بە خواردنی گەنمەکە ینی ئیتر گوناهبار بووە و کەوتوتە هاتوتە سەرزەوی ئەو تاوانە ئەو گوناهە تا ئێستا لە یەزیدیا مەبەستمە تۆ وەک کەسێکی لەم سەردەمایە کە کەسێکی یەزیدیت تا ئێستا تۆش ئەو گوناهە لە هەر لە ملماوە یعنی وەک بۆت ماوە تۆ نەخێر وەکو وتم ینی بینی ئەم ئاین و ئەم ئای لەوانەیە جیاوازی هەبێ بۆیە کاتێک کە باسی ئەم بابەتە دەکەین لە ناو ئاینی ئێزیدا نەخێر ئەو گوناهە نەماوە یعنی ئێمە هەمیشە ئادەم یان ئەو باسی ئەو بابەتە ناکەین کە ئەمە گوناحی کردووە و دەبێت ئێمە زەریبەی ئەو گوناحە بدەن یانێ ئەوە نەماوە ئیتر ئەمە شتێک بوو ڕوویدا مەسەلەی خەتیئە گوناه لە ئێستادا مەسەن تۆ وەک ئینسان ئەو گوناهانە چین کە لە یەزیدیا مەسەلەن لە دینی یەزیدیا تۆ لەسەری تاوانباری مەسەلەن ئەو گوناهانە وایە کە لە دینەکانی ئیبراهیما هەیە ئەو وەسایە عەشر خۆی گوناحەکان بە شێوەیەکی گشتی لە ناو ئاینی ئێزدیدا ئەتوانین ینی پۆلینیکەین ینی تا دوسێ پۆلینی هەیە لە ئاینی ئێزدیدا هەندێک گوناح هەن ئەو گوناحانە زۆر گەوران وەکو بۆ نمونە هەندێک لەو گوناحانە شرک بە خودا لە یەزیدیش شرک بە خودا تاوانە بەتەکید نعم ئەی مەلەک تاوس شرک بە خودا ئیتر خوا لە ئاینی ئێزدیدا خوا تاک و تەنیایە هیچ شریکی نییە بەڵام ئەوانەی کە دێن مەسەلەن ئیتر مەلائیکە بن ئەوانە هەمووی وەکو ینی هاوکارن لەگەڵ خوددا مەسەلەن معاونی ئەوانن بەڵام ناگانە مەرتەبە و ڕتبەی ئیخوا دوای ئەوانەش ینی مەسەلەن بۆ نمونە فریشتەکان فریشتە ناگاتە پلەی خوا ئیتر دوای ئەوانش دێن مرشدەکان و ئەوانەی کە با بڵێن بۆ نمونە شێخ ئادی و ئەوانە هەمووی زیاتر وەکو مرشدی ئاینی بوون وەکو با بڵێن هاتوونەتە ناو ئاین و کۆمەلگای ئێزیدا کۆمەڵە ڕیفۆرمی کردوون و ئەمانە بێگومان ئەوانە ئینسان بوون ینی هەر یەک و مەرتەبەی خۆی تێ بەڵام کەس ناگاتە مەرتەبەی خۆ ئینسان بەو تەسەورە ئینسان ئەسڵی ئینسان تاوانبارە شەرخوازە یا خێرخوازە ینی یەزیدیە لە ئاینی ئێزدیدا لەوانەیە جیاوازی هەبێ بینی ئاینی ئێزدی و ئاینەکانی تر بە تایبەت ئاینە براهیمیەکان لێرەدا بابەتی شەڕ ینی جەدەلیەکی گەورەی لەسەر هەیە لە ئاینی ئێزدیدا شەڕ نییە شەڕ نییە کە کەسێک یان قووەتێک نوێنەراتی بکاتن
بۆ نمونە مەسەڵەن لە ئاینە ئیبراهیمیەکانە هەیە لە ئیبراهیمیەکانە مەسەڵەن خوا خێرە ئەبلیس ئی شەڕە یان لە زەردەشیدا با بڵێ مەسەر ئاهوڕە مەزە و ئەهریمەن هەیە لە ئاینی ئێزیدا خێر و شەڕ لە دەرگای خواوە دێتن هەردووکی لە سەرچاوەکە یەکە لە ئاینی ئێزیدا بۆیە لە ئاینی ئێزدیدا وەکو فەلسەفەی ئاینی ئێزدی ینی پێی وایە کە هیچ کەسێک یان هیچ لایەنێک نییە نوێنەراتی شەڕ بکاتن خێر و شەڕ لە ذاتی خواوە دێتن بۆیە ئینسان ینی زیاتر لای خێرەکەیە یەزیدیە غیری یەزیدی ئەچێتە بەهشت خوا خۆشی ئەوێ بێگومان ینی کاتێک کە باسی ئەم بەهشت غیرە یەزیدیشی چاکەکار بەڵێ بەتاکیت ینی لە ئاینی ئێزیدا بە گوێرەی تێکستەکانی ئاینی ئێزدی هەروە بە گوێرەی ئەو ڕێنمایانەی کە پێش ئێستا ینی دەماودەم و پشتەوە هاتوون وەکو تەعالیمی ئاینی ئێزدی ینی زۆر تاکید لەسەر ئەوە ناکاتن کە ئێزدی دەڵێ ئینسان اینجا ئەسڵەن فکری بەهشت و جەهەنەم هەیە لە یەزیدیە لە ئاینی ئێزیدا پاش مردنی ئینسان پاش مردنی مرۆڤ ئەو ناڵێ پاش مردنی ئێزدی پاش مردنی مرۆڤ ئیتر خوا ینی با بڵێن حەسەنات و سەیئاتی ئەو ئینسانە باشی و خراپی ئەو ئینسانە ئیتر بەراورد دەکەن ئەگەر هاتوو باشیەکانی ئەو ئینسانە باشەکانی ئەو مرۆڤ زیاتر بوون لەوانەیە گیانی بچێتە ناو جەستەیەکی ترا. بەشی هەرە زۆری ئاینەکان تەکەز لەسەر گوناهی یەکەم و دەرکردنی ئادەم و حەوا دەکەنەوە لە بەهشت و ئەمە سەرەتای ڕەنج و نەهامەتەکانی مرۆڤە لەسەر زەوی کار و کردەوەی چاک و هاوسەنگبوونی مرۆڤ لە ناوخۆی و دەروەدا ڕێگەی ڕزگاربوونە.